ئەگەر ئێمە تعریفی کێشە بکەین بە هەموو شێوازێک دەتوانین مەتاتیە زۆر ڕای بکێشین. ئایا کێشەکە چۆنە لە ناو خێزانەکە لە چ بوارێکایە کێ سەبەبە، یعنی ئەتوانی بە هەموو شتیوە زێ ئێمە ئەو تعریفە بکەین، پێناسی ئەو کێشەیە بکەین. من پێم وایە لە کۆمەلگای لەوانەیە بۆ کۆمەلگایەکی کەشگۆڕانکاری تیا ڕووبان لەمەیە هەر لە پێناسەکە خودی پێناسەکە خۆی. من بەڕێی من کێشە تەنها یەک تەرەف نییە. ئینسان کە کێشە دروستە بێ لە بینی دوو کەسایەتیە، لە بینی دوو شخصیەتایە. ئیتر ئەو دوو کەسە ئایا هاوسەرن، خوشک و بران، دایک و باوکن، مناڵ و دایک و باوکن، یعنی کەواتە کێشەکە دوو بەریەکەوتن هەیە لە بینی دوو کەسە. ناتوانیت تۆ حکم بی بەسەر کەسێکا بڵێ تۆ کێشەکە ئەم کەسەیە، یان ئەو تا لەبەرەوەی کۆمەلگا لەبەرەوەی کە ژنەکە گوناحبارەکە نابێ کۆمەڵێ شت هەیە ژنەکە کە بیکات حکمی ئەوە با بەسەریا بڵێ تەنها ژنەکەیە. نەخێوانیە، چکەوەکو پێم وتی ئەمە بەریەکەوتنە، ئەمە تێنەگەیشتنە، ئەمە دانەنیشتنە گوێ لە یەکتر نەگرتنە، وای لێت ئەمە تەتەڕوفەکە گەورە ئەبێت بۆ ئیکە کێشە دروست بێت. کەواتە لە هەموو خێزانەکە ئەمە ڕوئەیە. یعنی گوناحە ئەگەر من ئەگەر لە کێشەیەکە بەشدار بم بمێ کەیسی حەلکەم گوێ لە تەڕەفێ بگرم ئەویکیان ئیهمالکەم، ئەبێت تۆ لە هەردوو لای جۆ بگریت تا چەند گوناحی ئەمیتیایە تا چەند گوناحی ئەویتیایە. لە قانونیشە تەنانەت لە ناو مەحاکمیشە لیژنەی ئاشتەواییمانەیە گوێ ئەگرێ لە هەردوو تەڕەفەکە تا چەند ژنەکە گوناحی هەیە تا چەند پیاوەکە گوناحی هەیە. ئەو کاتە باڵانسێ دروستە بێ، میزانێ دروستە بێ بۆی کە بتوانین گوناحی کامیان زۆرترە یان کێشەکە کامیان زیاتر خەتای هەبووە کۆهۆی سەری هەڵاوە. بەشێکی زۆری کۆمەلگایە، بەشێکی زۆری ئەوی بەشەکەی تریژی خێزانەکان خودی خۆیانن. دایمەن هەستەکەن کە ئەگەر ژنێک کێشەی هەبێت لە ناو ماڵەکەیە ئەبێ مقەسرەکە ژنەکە بێت. باشە ئەگەر ژنێک بێوێت لەگەڵ مێردەکەیان نەگونجێجیا بێتەوە دیارە کێشەکە ژنەکەیە. زۆر جار فعلەن حکمی کۆمەلگایە کە بەو شێوازە تعریفەکە لەسەر ئەوەی کە کێشەکە ژنەکەی نابێ ژن شت قبول نکات، ئەبێ ئەموو شتێک قبول کات لە ناو خێزانە. ئیتر ئەگەر پێی خۆش بێ پێی خۆش نەبێ باشە لەبەر ئەوە کە شتێک قبول ناکرێت و ڕاز دەکرێتەوە ئەمان کە ئەڵەن کێشە دروست بۆ ئەڵەن ژنەکەیە. فعلەن ئەوە واقعی حیاتە، کۆمەلگا ئیسەپێنێ بەسەرتا. باوک سالاری، پیاو سالاری، کوڕ سالاری ئەمانە یەکێکن لە هۆکارە هەرە قورسەکان کە پیاو ئەتیادیە هەچی شتێکیش بکات ئەتیادیە بەلایەوە. کۆمەلگا حکمی نایەت، بەڵام بۆ ژن نەخێوانیە. نابێ ژن جابێتەوە، نابێ ژن وازەمێتەکەی بێت، نابێ ژن داواکاری هەبێ، نابێ ژن بڕواتە دەرەوە، نابێ ژن ئەمە بکە، نابێ ژن نابێ ئەم نابیانە هەمووی ڕێگر لە بەردەمی ژنە. ئەمە لە بەشیانە کەواتە هەمان شێوازە، کەواتە ژن وای لێ کراوەکراوەتە قاڵبێکەوە. ئەم قاڵبە ئەگەر جوڵایەوە حرەکەی کرد قاڵبەکە جوڵا ژن گوناحبارە کرێ. بەڵام زۆر جاری وا هەبووە لە کێشەکانە پیاو حسەی ئەسەدی هەبووە، سەرەکی بووە، ژنیش ئینسانە قبولی ناکا، پێی خۆش نییە، مناڵەکانە بکەونە گێژاوەوە تەقبول ناکرێ، کێشە لە خێزانەکانە دروستە بێ. ئەبێ ئێمە بەم عەقڵێتە بیرکەینەوە لە کێشەکان، نەک بە عەقڵێتی ئەوەی کە هەر شتێک ڕووبە لە ناو خێزانە کە ژنەکەیە. ژن نابێ بتۆرێ، ژن نابێ جیابێتەوە. ڕاستە لەوانەیە ئێستا تۆزێ ئەم شتانە کەم بۆتەوە، خەڵک ئازادانە زیاتر بیرەکاتەوە کە دوو کەس ئەگەر لە خێزانەکان نەگونجێن ئەتوانێت نۆرماڵە جیابێتەوە. جاران ئەمەش قورس بوو، نە ئەوایە هیچ ژنێک جیابوایەتەوە، نە ئەوایە هیچ ژنێ شەکوای هەبوایە لەسەروی کە لە ماڵەکەیان موشکیلە هەیە، شەکوای لەسەر وایە کە نەبووە، کە داواکاری هەیە. ئەمانە تۆزێ کەم بۆتەوە، بەڵام ئێستش هەر ماوە لە زۆربەی خێزانەکانە ماوە ژن نابێ بێتە دەرەوە شەکوا بکە، ژن نابێ بێت گلەیەکانی بکاتەنانەت لە لای دایکیشی کە نزیکترین کەسی ژنەکەیە نابێ ئەو گلەی ئەوەی هەبێ بڵێ من لە خێزانەکەمان مرتاح نیم، ئاسوودە نیم، مناڵەکانم ئاسوودە نین. لەبەر ئەوە بەجددی ئەمانە پێویستی بەوەیە کە بەردەوام لە کۆمەلگایە سیمینار بکرێت، کۆڕ بکرێت لە ناو مەکتەبەکانە، هەر لە مناڵیەوە پێیان بوترێت کە ئەم دوورە گەزەکە هەن کەسبینی گەورەژە بن بە هەمان شێواز لە ناو خێزانەکە خێزان دروستەکەن پێویستان بە یەکتریە، تەواوکەری یەکترین. لەوانەیە نوقسانیەکە بێ ئەویان تەکمیلەی بکە، ئەگەر نوقسانی ئەو بێ ئەو تەکمیلەی بکە، ئەگەر کەم و کوڕیەکە بێ هەردوو لامان معانات یا دوکمانە. بەڵام بەداخەوە هەندێک خێزان بۆ شێوازە بیر ناکاتەوە، کۆمەلگاش بۆ شێوازە بیر ناکاتەوە. تەنانەت کە
ژنێک جیا بێتەوە پێش هەموو شتێ حکم بەسەر ژنەکە ئەدرێت بۆ جیابەوە پرسیارەکان هەمووی ڕوبەڕووی ژنەکانە بێتەوە بۆ جیابوویتەوە ئەی بە تۆ مناڵت هەیە بۆ بەجێوێژ بۆ واوکرد بۆ واوکرد ئەها بەڵام بۆ پیاوەکە نەخێت جاری وایە ژنی دووەم و سێم و چوارەمیش ئەێنێت مەسەن ئەم پرسیارانە ڕوبەڕووی پیاوەکە نابێتەوە کە چەند مەعاناتی هەیە و چەند کێشە بۆ ژنی یەکەم دروستە بێ لەبەر ئەوە ئەمانە هەمووی بەجددی ئەمە کۆمەلگا تەسیراتی خۆی هەیە لەسەر تاکەکان لەسەر ژن جاری وایە تووشی کە ئابە ئەبێ حاڵەتی دەرونی تێگەچێ کێشەی بۆ دروستە بێت یعنی جاری وایە ئەینۆشێ لە خێزانەکە ئەمێنێتەوە بەم کێشە و ماینەتەوە هەمووی باجەکەی مناڵەکانە یەن و ئەوان تووشی کێشاون ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەگەر پەروەردەیت مناڵ تەنها لەسەر دایکا بسەپێنرێت هەڵەیەکی زۆر گەورەیە چکە بەجددی ئەو دوو کەسەکە ئەو مناڵیان دروست کردووە بۆ ئەو دروستیان نەکردو بۆ ئەوی کە بۆ مینەتی و ژیانێکی ناخۆشی و نەتوانێت قسە بکات و جنێوان و شەڕفرۆشی و ئەها شەڕەنگێزی و ئەم جۆرەشتانە هەردوو لا بەرپرسن لە بەخێوکردنی مناڵ کاتێک کە من مناڵێ دروست دەکەم بەرپرسم لەوەی پەروەردەی بکەم بەخێوی بکەم باری اقتصادی بۆ چاکەم ژینگەی ماڵەکەی بۆ ڕێکوپێ بکەم ژینگەی مەکتەبی بۆ چاکەم یعنی ئەمانە هەمووی بەرپرسیارەتی دایک و باوکە دایک کۆمەڵی ئەرکی زۆر لەوە قورستری لەسەرە تەنها پەروەردەکە نییە بەخێوکردنە پاکردنە چاکردنە هەموو شتەکانە دڵڕاگرتنە ئەمانە هەمووی ئەرکی دایکە کەواتە باوکیش ئەبێ بەشێک بێت جوزئێک بێ لەوە بەڵام جنێوان و مەسەلەن کۆمەڵێک شدیان جنێ و بەدایکەکە ئەیرێ لەبەردەمی مناڵەکەیە مناڵەکە فێرە بێ سبینش کاڵن ئەڵن پەروەردەی دایکی خراپە فعلا قسەکەی جەنابتە دایک و باوکێ لە ماڵەکەیە باوکەکە وشی ناشرین لێیان کۆمەڵی هەستکۆتی خراپ بەرامبەر خێزانی خۆیەکە مناڵەکە اکتیسابیەکە وەری ئەگرێ زۆر بە ئاسانی جارێکی کە ئەمە بەکار ئەهێنێتەوە ئەمە لێرە غەڵەتێکی گەورەیە وەکو پێم وتی دایک و باوکە دووکی بەرپرسن لە بەخێوکردن نابێ هیچ لایەکی لێتە دەکرێ ئەگەر لایەکی لێتە دەگرێت بەڕاستی تەوازن نابێ مناڵەکە ناتوانێت ئەو حەنان و خۆشەویستی کە بۆ دایکی هەیە بۆ باوکی هەبێ یان بۆ باوکی هەبێ بە پێچوانەکەشی ڕاستە لەبەر ئەوە بەجددی هەردوو لا بەرپرسیارن لە بەخێوکردنی مناڵ لە هەڵەی مناڵەکانیان ئەگەر مناڵە ئینسانە قابلی هەڵەیە مناڵ کچیش بێ کوڕ بێ قابلی هەڵەیە بەڵام مهم ئەوەیە ئەو دایک و باوکە چۆن ئەتوانین گوێ بگرن لەو مناڵە چۆن ئەتوانن گوێ لێ بگرن لە مەرحەلەیەکە بە تایبەتی لەو مەرحەلەی کە مناڵ هەرزەکارە پێویستی بە دایک و باوکە پێویستی بە یەک لانیە جاری وهەیە من کچەکان زیاتر نزیکن لە دایکەوە کوڕەکانیش نزیکن لە باوکەوە بەڵام مناڵی واشێ پێویستی بە هەردووشیانە پێویستی بە دایکیشێتی پێویستی بە باوکیشێتی کەواتە دایک و باوک چۆن ئەو خێزانەیان دروست کرد چۆن ئەو ماڵیان دروست کرد بە یەکەوە چۆن بە دڵی خۆیان چۆن ماڵەکەیان هەڵبژات مناڵەکەشیان بە هەمان شێواز کە هێناوەتە دنیا بە ئیتفاقی هەردوو لا کە مناڵیان ببێت حەزیان لە چەند مناڵە کەواتە ئەبێ بە ئیتفاقی هەردووکیشیان پەروەردەیکەن ئەبێ ئەو ڕێرەوە بگرن کە ئەمانیان هێناوەتە دنیاوە ئەبێ بتوان بە هەردوو لایەن بیکەن